بۆ یەکەم جار لە ماوەی نزیکەی دوودەیەدا ڕێپێدانەکانی کۆنگرس کە پاساو بۆ ململانەکانی ئەمریکا دەهێنێتەوە لە ئەفغانستان و عێراق و هەروەها چالاکیەکانی لە سووریا تا یەمەن و کوشتنی جەنەراڵی ئێرانی قاسم سولەیمانی هەمووی دەخرێنە بەر لێکۆڵینەوە و چاودێری. Over 20 years. زیاتر لە 20 ساڵە بەڕێوەبەرایەتی یەک لە دوایەکەکان خوێندنەوەی خۆیان هەبووە بۆ دەقی بڕیارنامەکە بۆ ئەوەی لە وڵاتانی نوێدا دژی گروپە گرێدراوەکان بەکاری بێنن. ئەم پرۆسەیەش هەموو بەرپرسیارەتیە بنەڕەتیەکانی لە کۆنگرێس بۆ پرسەکانی شەڕ و ئاشتی لێوەرگرتووە. بەپێی بەرگەکانی دەستوری ئەمریکا دەسەڵاتی ڕاگەاندنی شەڕ لە ئەستۆی کۆنگرسدایە، بەڵام ڕێپێدانەکانی ساڵی 2001 و 2002 بۆ بەکارهێنانی هێزی سەربازی دەسەڵاتێکی فراوانی بە سەرۆکەکانی ئەمریکا بەخشیوە بۆ چالاکیەکان لە دەرەوەی ئەمریکادا. سەرۆکەکان بە زۆری بە تەنیا ئەم کارە دەکەن و کەمترین زانیاری لەبارەی چالاکیە سەربازیەکانیانەوە بۆ کۆنگرێز ڕادەگەێنن. سەرۆک و پارێزەرەکانیانی بۆ پاساوێنانەوە بۆ کردەوەکانیان چاو لەو ڕێگەپێدانە 20 ساڵەیە دەکەن. ئەگەر شتێک نەکەین دەبێت چاوەڕێی دەرەنجامەکانیش بین. مشت و مڕەکان سەرەتای ئەم مانگە دوای سەرهەڵدانی ئاڵۆزیە سەر لە نوێیەکانی نێوان ئەمریکا و ئێران سەری هەڵدایەوە. کۆشکی سپی ئاماژەی داوە بۆ هاوکاری لەگەڵ کۆنگرسدا بۆ هەڵوەشاندنەوەی ئیجازەکان و بەرتەسکردنیان. دەبێت دەرئەنجامە خراپەکان لەخۆ بگرێ، وەک بڕینی ئەو پارانەی کە بۆ چالاکی سەربازی لە بەردەستی سەرۆک و بەرپرسانی لقی جێبەجێکاردایە، وا بێت کە ئەگەر نەتوانن پشتگیری کۆنگرس لە ماوەیەکی دیاریکراودا بەدەستبێنن ئەوە پارەشیان پێنەدرێت. هەوڵەکانی ڕابردوو بۆ کشانەوەی ئەو دەسەڵاتانە لەگەڵ دژایەتی سەرۆکەکانی هەردوو حیزبدا ڕوبەڕوو بووەتەوە. هەروەها کۆماریەکان ڕەخنەی ئەوەیان گرتووە کە هەڵوەشاندنەوەکە لەوانەیە بربەست دروست بکات لە بەردەم وەڵامدانەوەی ئەمریکادا بۆ هەڕەشە تروریستیەکان. ئێمە لێرەدا یەک ئامانجمان هەیە، لەوانەیە کەمێک ڕێگەکەمان جیاواز بێت. ئێمە هەروەها دەبێت خۆمان لە قسەی وەک شەڕی هەتاهەتایی بە دوور بگرین، چونکە ئەوە دەردەخات کە هەوڵە بەردەوامەکانمان دژی تیرۆر نایاساییە و پێویست نین. بایدن پێشتر وەک سێناتۆرێک هەوڵی بۆ ئەوە دەدا کە کۆنگرس چاودێری زیاتر بەسەر دەسەڵاتەکانی سەرۆکایەتیدا بکا بۆ شەڕەکان. ئیستا کە ئەو لە کۆشکی سپیدایە پێدەچێت کۆنگرس جارێکی دیکە کۆنتڕۆڵی یەکێک لە گرنگترین بەرپرسیارەتیەکان بگرێتەوە دەست. من وای دەبینم وەک بابەتێکی سەرەکی لەبارەی ڕایگشتی ئەمریکا و بەرپرسیارکردنی سەرۆک بەرامبەر بەو بیانوانەی کە خۆی پێشنیازی دەکات بۆ شەڕ. یاسای هەڵوەشاندنەوەی ئەو دەسەڵاتە دەیان ساڵەیە پێشتریش لە سێناتی ئەمریکادا پێشکەشکرا بوو.